کچە مۆدلێکی کورد نزا دەکات ئەبوو محەممەد جۆڵانی ببێتە هاوسەری ژیانی. یارجان کچە مۆدلی ناوداری کورد لە بڵاوکراوەیەکی نوێیدا ئامادەی خۆی پیشان دەدات لەگەڵ ئەبوو محەممەد جۆڵانی سەرۆکی گروپە چەکداریەکانی تەحریر الشامی سووریا بچێتە نێو ژیانی هاوسەرگیری و قەفەزی زێڕینەوە. یارجان کچە مۆدلی هەرە دیار و بەنێوبانگی کووردە کە خەڵکی شاری سلێمانیە لە نوێترین بڵاوکراویدا لە پلاتفۆرمە ئینستاگرام ڤیدیۆیەکی ئەبوو محەممەد جۆڵانی سەرۆکی گروپە چەکداریەکانی ئۆپۆزیسیۆنی سووریای بڵاو کردوتەوە لەسەری نووسیوە یەکێکی ئاوها خوای گیان بە نسیبم بێت ڕێک بە دڵی منە. ئەم کچە مۆدلی کورد یەکەم جاری نییە قسەی لەم شێوەیە دەکات. لە ماوەکانی ڕابردووش لە چاوپێکەوتنێکی میدیایی ئەوەی ئاشکرا کرد ویستوێتی لەگەڵ مامۆستایکی ئاینی ناوداری کورد ژیانی هاوسەرگیری پێک بێنێت و عاشقی بووە. بەڵام ئەو مامۆستا ئاینیە خاوەنی خێزانی خۆی بووە بۆیە هەوڵەکانی شکستی هێناوە. کەسێکیشە بۆ زۆر حەزم کردووە زەواجی لەگەڵ بکەم زۆر بەزەوە هیچ حەزی نەکردووە لەبەر خێزاندار بووە مامۆستایەکی ئاینی زۆر بەناوبانگیشە بەس ناتوانم ناوەکەی بڵێم. جوڵە و دەرکەوتنەکانی یارجان هەمیشە هەرا لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا دەنێتەوە. جارێک لە مەکە و مەدینە بە نیقاب و حیجابەوە وێنە بڵاو دەکاتەوە دەڵێت تۆبەم کردووە و گەڕاومەتەوە لای خوددا. جارێکی تریش لە کەناردەریاکانی وڵاتانی دراوسێ بە جلوبەرگی نیمچەڕوتەوە سەرنجی هەوادارەکانی بۆ لای خۆی ڕادەکێشێت.